سڵاوتان لەوێت گەلی بینەرانی کورد کەنەکشن لێرە لە بەشی کوردی دەنجی ئەمریکا لە واشنگتن بڵاو دەبێتەوە من محتەبەر شێروانی و جوانترین سلااف من دەخیلشەمەوە دێ بەرنامە ئیرۆدا مە راپۆرتێک هەیە ژ سەر پێشڤچۆن یان لەسەر پێشڤچۆن و شەڕان لە شنگال و لێ کوبانی هەروەها پامنێری دەنجی ئەمریکا لە قامشلو و راپۆرتێکی نردووە لەسەر کاری ڕێکخراوێکی کە توێژینەوە لەسەر شەڕی چەکداری دەکات و بە شەڕی سووریاوە سەردانی شاری درێزدن دەکەین لە ئەڵمانیا کە چەند مانگە خۆپێشاندانی لێ دەکرێت لە دژی ئەوەی بە ئیسلامیکردنی ڕۆژاوە دەیبینن. و ڕایەدارین زانکۆی ئەمریکی لێ سلێمانیە دەست بە کەمپێنێکی کریاژ بۆ پشتەوانیە حکومەت و دەستگەهێن پەروەردەیە لێ ئەمریکا ژە زانکۆیە خۆڕا لێ جارێ ئەم ئاوڕێکی لە چەند دەڤەرین دی یەن جیهانی بدین. بەلژیکا ئاگاهی ئاسایشی دژە تێرۆری گەیاندۆتە پلەسێ لە 4 پلێدا. ئەم بڕیارە درا پاشەوەی پۆلیس گوتی پێشی ئەوەی بە هێرشی حتمی ناوی دەبات گرتووە. دوو گومانباری پرچەکیان کوشتون و یەکەشیان هەروەها دەستگیر کردووە. پۆلیس دەژڵێت گومانبارەکان تەقەیان لەو پۆلیسانە کردبوو کە پێنجشەممە هەڵیان کوتا بۆ سەر شانەیەکی تەروریستی لە شاری ڤێرڤێرز لە ڕۆژهەڵاتی وڵات. کاربەدەستان هەروەها لەو باوەڕدان هێندێک لە تونڕەوەکان لە سووریاوە گەڕابوونەوە بلژیک. و لە پێشهاتەیەکی تردا پۆلیسی ئەڵمانیا ڕایگەاند دوو پیاویان لە بەرلین دەستگیر کردوون بە گومانی ئەوەی شەڕکەریان بۆ گروپی دەوڵەتی ئیسلامی لە سووریا کۆکردوتەوە. پۆلیس دەژڵێت پیاوەکان هەینی دەستگیر کرابوون. سەرۆکی ئەمریکی باراک ئۆباما میوانداریە سەرۆک وەزیرێ برێتانیا دەیڤید کامێرۆن لە سەرایەسپی دیکە هەفتەیەکی پشتی تەڤایە ئەوروپا بەهێریشن تێرۆریستی لە پاریسی هاتی هەژاندن. هەردوو ڕێبەران پێک بە گوتارێک بیر و ڕایەن لە ڕۆژنامە تایمس ئۆف لەندەندا نویساندیا و تێدا سۆزا پێکینانە بەرەوکێکی یەکگرتی لە دژی کۆمەڵە دەوڵەتە ئیسلامی داعش دانە. بریس کامێرۆن گوتە ڕۆژنامەوانە هەردوو وڵات ژ نزیک هەفکاریە دوی شەڕیدا دکن بە تایبەتژی دووارێ زانیاری و ئاگایاندا. ڕێبەرێ برێتانی گوتژی ئەوەی داخوازێ ژە سەرۆک باراک ئۆباما بکە داکوگرانیە دانتە سەر کەمپانیەن وەکا گۆگڵ و فەیسبووکێ ji bo rê bidin حکومەتان جاسوسیە لەسەر پەیوەندیەن شفرەکری بکەن. و هەروەها لەو ڕۆهێنیەوە بڕیارەکانی نوێی وەزارەتی خەزانەی ئەمریکا جێبەجێ دەکرێن بەسەر ئەو ئەمریکایانەی سەردانی کوبا دەکەن وەک بەشێک لە هەوڵەکانی سەرۆک ئۆباما بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکان لەگەڵ ئەم وڵاتە کۆمۆنیستە. مەیفرۆش ئەلەکسس باتیستا دەڵێت سوکردنی گەمارۆکانی ئابووری سوودی زۆری دەبێت و ژیانی خەڵکی باش دەکات. ئەمریکایەکان دەتوانن تابایی $400 شت لە کوباوە لەگەڵ خۆ بێنە ناو ئەمریکا. بە پێی بڕیارەکە دامەزراوە دراویەکانی ئەمریکاش دەتوانن ژمارە حیساب لە بانکەکانی کوبادا بکەنەوە. بڕیارەکانی چاکسازی سەرۆک ئۆباما بە تەواوەتی جێگای دەیان ساڵ گەمارەی بازرگانی ئەمریکا بە دژی کوبا ناگرێتەوە. کۆنگرێز دەسەڵاتی هەڵگرتنی گەمارۆکانی هەیە. و ئەگەرچی لڤان ڕۆژان شەڕن مەزن لێ شنگال و لێ کوبانی لە دژی ملیتانên دەوڵەتە ئیسلامی داعش ناهێنەکردن لێ هێزین کوردان لڤان هەردوو باژاران پێشڤە چۆنان دکەن لە هەمان دەمجی چاودێریە مافێ مرۆڤên سووری دەبێژە ژە دەبێ هێریشەن یان هێریشە داعش بۆ سەر کوبانی پتر ژە 1600 کەسان هاتنە کوشتن پتر ژە 1000 جوانە ملیتانên داعشن. li Şengalê şer û hevçûn li navbera hêzên Kurda û çekdarên dewleta Îslamî yan Daeş berdewam e. Stûnên dîkelê bi ser bajêrê kevnarê Şengalê bilind dibin ji ber topbarankirina berdewamiya hêzên Kurda û hêrişên asmaniyên hêzên hevpeymana Birêberiyetiya Amerîka. Li gel hêrişa berfireh ya hêzên pêşmerge û hêzên yekînên parastina gel lê hêşta Şingal bi duristî nehatiye rêzgar kirin. Cada serekî Şingal kiriye du parça. Çekdarên Daişê li aliyê rastê ne û hêzên Kurdan li aliyê çepê ne. Abdullah Nurî Bekir pêşmergeyekî 42 salî behra azadkiriya Şingalê nîşan dide. Elm bînaya Sûrewa بەسەرێ وەتا دەچی تەکنتان چەکان بەسەرەوە هەمووی لە دەست پێشمەرگەدایە بە خوارێشەوە لە دەست داعشدایە. Li demê sizbûna şerî pêşmerge û şervanên êzidî û hêzên parastina gel dest bi amadekariyan bû gereka diya şerî dikin û çekên xwe paqij dikin. Rahat Hazim Seyid komandarekî hêza pêşmerge dibêjin çekdarên Daişê çivandor li ser menînin serarayê Pêkînana hêrişan. Hiç karîgerîşiyan nekiriye. Berdewam ewan
لە تەقەکردن و لە هێرش بزنن و لە سەنگەرەکانی پێشوە پێشمەرگە بەس هیچ کاریگەریەشی نەکەیتە سەر پێشمەرگە هیچ. هێرشên çekdarên Daişê bi ser şingalê li destpêka meha heşt û li ser piraniya Herêma Kurdistanê dest pê kir. Hêzên Kurdan yekbûnek hemberî van hêrişan diyar kirin. Hêzên parastina gel her ji wî demî da pişikdarî di hêrişan bi ser çekdarên Dewleta Îslamî li Şingalê û cihêndî kirin. Qomandarekî hêzên YPG Sevî Delo dibêjitin sih sedê ji bajêrê Şingalê di destê hêzên HPG û YPG û pêşmergeyê da ye. آنها وقت بین شنگاله کبن شنگاله کبن تبعی دستی ولده و اجبر کو جی شنگاله کبن هنگ بلنده او دهلی کو گلک جهن شنگاله و سال بنده نتما ولده بیم روت کاری بیجی ایش صدیسی نا بنده نتما اولی می هپگی یپگی و دیسا بپشمرگه بنه Li Mehaborî hêzên Kurdan bi hevra bi alîkariya hêrişên asmanî hêrişeka berfireh bi ser çiyayê Şingalê kirin û dûrpêçkirina Daişê bi ser çiyayê şikandin û şorbûn bû nav bajêrî. Hêrişên asmaniyên hevpeymaniya Birêberatiya Amerîka bandoreka mezin bi ser guherîna hevsengiya şerî hebû. Neptinê bi ser berûkên şerî li Herêma Kurdistanê belku hêrişên asmaniyên hêzên Amerîka bi ser bingehên Daişê li Kobanê egereka serekî bû bû pêşveçûnên hêzên Kurdan li Kobanê. Li gor belgeheka rêxirawa çavdêriya mafê mirova dibêjitin 1607 kes her ji 16 meha nehê sala 2014 heta dihê roja pêşembe 16 meha yekê sala 2015 yê hatîne kuştin. Her ji demê destpêkirina hêrişa çekdarên Dewleta Îslamî bi ser bajarê Kobanê. Jiwanan Suhud û medeniyên Kurd bûne qurbanî ku çekdarên Daişê hevde medenî û jiwana du xurtên sîpe li sêdare dan û 4 kesên dî hatine serjêkirin. Zêdebarî Hindê 4 medenî li topbarankirina çekdarên Dewleta Îslamî bi ser Kobanê hatine kuştin. Her wesa belgehê diyar kir ku 462 şervanên YPG û asayîşê di şer û hevçûn û topbarankirina Daeş li Kobanê û dewroberî wê hatine kuştin. Şer bi dirêjahiya 4 mehan li ser bajêrê Kobanê 1091 çekdarên Dewleta Îslamî tê de hatine kuştin ku 49 jiwana xwe bi hêzên Kurda di nav Kobanê û dewroberê wê teqandin. Li deverên dewroberî Kobanê 21 serhildayê em ên piştevaniya YPG dikin di şerê dijî Daeş da hatine kuştin. Rêxirawa çavdêriya mafê mirova dibêjitin em bawer dikin hijmara kuştina çekdarên Dewleta Îslamî yan Daişê zor zêdetir e ji hijmara hatiye ragihandin lê ji ber zehmetiyên wergirtina zanyariyan hijmara pitir ya kuştiyên Daişê naête zanîn. Xalid Fetah, Dengê Amerîka. ڕێکخراوی توێژینەوە لەسەر شەڕی چەکداری ناسراو بەکار لە ساڵی 2011 دامەزرا و هەروەها کارەکەشی لێکۆڵینەوەیە لەسەر شەڕە چەکدارەکانی جیهان وەک عێراق، لیبیا، سۆمالیا و سووریا. شان هەرس ئەندامی ئەو ڕێکخراوەیە سەردانی ڕۆژاوا کوردستانی سووریای کردبوو. زانا عومەر پەیامنێری بەشی کوردی دەنجی ئەمریکا لە قامشلو گفتوگۆیی لەگەڵدا کردبوو. ڕێخستنا کۆنفلیت ئارمیمنت ریسێرچ یا ئەمریکی دووارێ لێپرسینا لێکۆلینên سەرچەکان de dixebite. CAR serdana deverên got pevçûn lê aktiv dike û lêkolîn li ser çekan dike. Deverên mîna Sûrî û Iraqê. CAR diriya lêkolînên xwe de çavdêriya veguhezandina çekan li cîhanê dike û naskirina çavkaniya çekan. Mîna çekên kîmawî. Sean Harris endamê CAR serdana Rojavayê Kurdistanê û Iraqê kir. Bi mebesta lêkolînên serçekên Daişê yên got ji aliyê yekîniyên parastina gel û pêşmergeyên Herêma Kurdistanê hatine bidestxistin. Dengê Amerîka li gel Harris çû Şengalê jî. On the ground in Syria, we primarily work with YPG. Li ser erdê li Sûriyê bi giştî em bi yekîneyên parastina gel YPG re kar dikin. Li Iraqê jî em bi gelek aliyan re kar dikin, lê piraniya wextê em bi pêşmerge û HPG re kar dikin. Li vir em bi YPG re kar dikin ji ber ku ewleye ku mirov bi wan re kar bike. Asta baweriyê di navbera rêxistina me û YPG de gelekî bilind e. Some things that have come to light. One, we've been working in Rojava in general, except for Afrin, we have not worked. Dê karê ku em li Rojavayê Kurdistanê de dikin, tiştekî balkêş hata xuya kirin.
دما me li Kobaniyê xebata xwe dikir, em rastî tivingên M16 hatin. Ev tiving wekû çekekî pêşketî tê zanîn. Lê gorî lêkolînên me, ew çek ji Musilê hatibûn anîn. Ev yek jî tê wê wateyê ku çekdarên Daeş bi zanebûn van çekan bikartînin û lê gelek deveran belav dikin. Serdûmahiya şerê navxweyî di Sûriyayê de her demê welatên cîhanê yên dixwestin ku çekan bidin opsiyona Sûriyayê, hin welat mîna Amerîka metirsiya xwe jî her demê diyar dikir ku ev çek bigihêjin çekdarên İslamên yên radîkal mîna El Nusra û Daişê. Şon servî me jarî dibêje taniha me ti belge bi dest nexistiye ku bi rastî artêşa azad çek di rastdestî Daişê kirine yan firotine wê. Lê pirsîn di vî mijarî de berdewam e û ev mijarekî giring e, dibe ku demên bê em belgeyan bi dest bixin. The heavy weapons that have been used by Daesh. Tê belge li ceme tunene ku didin xuyakirin artêşa Sûriyê azad çekên xwe yên giran radestî Daeş kirine. Helbet vekolînên me berdewamin lê ti encamên piştrastkirî nînin. Şerê navxweyî Sûriyayê û pirbûna grûpên çekdar û gumana bikaranîna çekên qedexe mîna kîmawî ev hemû sedemin gokarê rêxistina mîna CAR pir giring bibe. Zana Umer dengê Amerîka. Qamişlo. لە تەنمانجی ڕابردوو بەدەیان هەزار ئەڵمانی خۆپێشاندانیان کردووە لە شاری درزدن لە ڕۆژهەڵاتی وڵات بەدژی ئەوەی ئەوان بە ئیسلامیکردنی ڕۆژاوا دەیبینن. هەرچەندە خەڵکەکە دروشمی تریشیان بەرز کردبەوە لە گەورەترین خۆپێشاندانی دووشەممە بەڕێوەچوو 25,000 کەس بەشداریان تێدا کردبوو. ناوەندی درێزدن پەیکەرێکی سەرسوڕهێنەرە بۆ یەکگرتنەوەی ئەڵمانیا و ئەو ئاوەدانکردنەوەی بەدوای داهات. هەرچەندە لە چەند مانگەکانی ڕابردوو ئەو شارە بۆتە مەیدانی ململانەی سیاسی. زوتنەوەی پەگیدا واتە ئەوروپایە نەتەوە پەروەرەکان بەدژی بە ئیسلامیکردنی ڕۆژاوا گەشەی کردووە بەهۆی بۆشایی سیاسی، ئەوەش بە پێی پرۆفسۆرێکی زانکۆی درێزدن. زۆرینەی بۆچوون لە کۆمەڵی ئەڵماندا ئەوەیە کە قەت جارێکی دیکە ڕێگان نەدرێت فاشیزم بگەڕێتەوە ئەڵمان. ئێمە بۆشایەکی سیاسیمان لە بەشی ڕوانگەی ڕاستی سیاسیدا هەیە. وەلەو بۆشاییەدایە کە جوڵانەوەی پێگەدا و پارتەکانی سیاسی و هەروەها جوڵانەوەی ناسرا و بە جێگرەوەیەک بۆ ئەڵمان هاتوونەتە ئاراوە. پارتی ئالتەرناتیڤ بۆ ئەڵمانیا نزیکەی 10% دەنگەکانی بردەوە لە هەڵبژارنەکانی ویلایەتی ساکسۆنی. کاربەدەستانی ئەو پارتە بەشداریان لە خۆپێشاندانەکاندا کردووە. بەرپرسی خۆجێی ئەو پارتە برن لۆمێڵ دروستبوونی پەگیدا بەشێکی بۆ مێژووی درزدن دەگەڕێنیتەوە. خەڵکی واهەن هەز دەکەن کە یەکگرتنەوەی ئەڵمان بەرژەوەندی پێنەگەیاندن، هەر کەسێک سەرکەوتو نابێت. هەروەها خەڵکی واش هەن کە لەو نێوەدا سەرنەکەوتون و سەبارەت بە داهاتووی خۆیان دڵنیانی. لە ڕوانگەی ئابووری شارەکە تا ڕادەیە گەشەی کردووە، هەرچەندە ژمارەیەکشی کەرەوە ڕێشەی ئەو بارە سیاسی ئەمڕۆ بۆ دووهەم شەڕی جیهانی دەگەڕێنەوە. لە مانگی 1945 هێرشە ئاسمانەکانی ئەمریکا و بریتانیا درزدنیان وێران کرد و 25,000 کەس لە ئاکام کوژران. هەموو ساڵێ لەو یادەدا خۆپێشاندان لە ناوەندی ئاوەدانکراوەی درزدن بەڕێوە دەچێت. ئەو مێژووە کاریگەری لەسەر بۆچوونی زۆر لە لایەنگرانی پەگیدا هەبووە بە پێی پرۆفسۆر پاتزەلد. لە ڕاستیدا دەمەتاقەکە بەو جۆرەیە. درستن لەلایەن ئەمریکا و بریتانیا بۆمباران کراوە. ئەمریکیەکان هەمیشە لە بۆمبارانکردنی دەوروبەرمان داڕانەوەستاوە. ئێستا خۆرهەڵاتی ناوەڕاست بۆمباران دەکەن. ئەوان وڵاتان لە ناو دەبن. لاکەمدا بۆیە ئەم هەموو پەناخوازەمان هەن. پاتزێڵ دەڵێت ئەڵای رووسیا دەبیندرێت لە خۆپێشاندانەکانی پەگیدا. ئەمەش کاردانەوەی هێندێک کەسە بە دژی دەسەڵاتی ئەمریکا. ئەم دەنگە ناڕزایەتیە نابێت وا بە هاسانی پشتگوێ بخرێت بە پێی سیاسەتمەداری خۆجێی یان داوهاوزر لە پارتی دموکراتە مەسیحیەکان کە پارتی ڕاوێژکاری ئەڵمانیا ئەنگڵا مەرکڵە.
مەسلەی پێدەگا هەر سەبارەت بە ڕێبازەکانی پەناخوازی نییە بابەتی دیکەش هەنە کە دەبێتە هۆی ناخۆشی خەڵکو و وا دەکات بێنە نێو جوڵانەوەی ئەو تۆ ئێمە دەبێت بۆ بزانین کە گەرتی ناچارم لەگەڵیان هاوڕانە بم لەبەرەوەی ئێمە لە خۆرهەڵات ئەوە باش نەبووینە بەڵام هێشتاش وەک سیاسەتوان دەبێت ئەوە بەجددی وەربگرن. سێشەمە ڕاوشکاری ئەڵمانیا ئەنگلا مەرکل بەشداری لاگربوونەوەیکی یەکگرتن لە بەرلین کرد کە لەلایەن ڕێکخراوە ئیسلامیەکان ڕێکخسترا بوو. ئەو بە توندی خۆپێشاندەرانی پەگیداین ناپەسەند کرد و تاوانباری کردن کین لە دڵن. بەڵام پرۆفسۆر پاتزڵ ئەم بۆ چوونە بە هەڵە دەزانێت. دەڵێن دەبێت لەو جوڵانەوانە ڕزگاریمان بێت نابێت ڕێگا بە دەربڕینی ئەو هەست و بیرانە بدەین ئەو دەم تۆ پەرە بەو جوڵانەوانە دەدەیت. پاتزڵ پێشبینی دەکات بزوتنەوەی پەگیدا سەرنجام دەبێتە هێزێکی سیاسی وەک حیزبی ئالترناتیڤ بۆ ئەڵمانیا. بۆ ئێستا خۆپێشاندەران دەڵێن دوشەمەی داهاتوو و هەفتەکانی داهاتوو دەگەڕێنەوە سەر شەقامەکان کە ئەو کاتەی گوێ لە دەنجان دەگیرێت. ئەو ڕایە دار و دامەزرێنەرێن زانکۆیە ئەمریکی لە سلێمانیە دەست بە کەمپێنێکی کردە بەستا کۆمکردنا پشتەوانیە دەستگەهین حکومەتە ئەمریکی و زانکۆ و ناوەندین پەروەردەیە و دەبێژن زانکۆیە ئەمریکی لە سلێمانیە نمونەکە سیستەمی پێشکەتی خوێندنەیە هەفشێوەیە پەروەردەیە ئەمریکا کورت کونەکشن لە یەکەم قۆناغا وێ کەمپێنی لێ واشنگتن ئامادە بوو. هیڤیا سیستەمەک پەروەردەی مدرن ji زانکۆیە ئەمریکی لە سلێمانی تێکردن بە شێوەیە سیستەمی پەروەردەیە زانکۆیان لە ئەمریکا. لەوان سەرۆکێ بۆردا زانکۆیە داکتەر بەرهەم ئەحمەد ساڵح کەمپێنێک دەست پێکریە ji بۆ کۆمکردنا پشتەوانیە ji زانکۆی ڕا لە ئەمریکا قۆناغایەکی لە واشنگتن بوو بە ئامادەبوونا ژمارەکە دیپلۆمات و کاربەدەستن حکومەتە ئەمریکی. ئەرکێکی زۆر گەورەیە لە سەرشانمان هیوامان وایە بێتە ناوەندێکی ناسرا و سەلمێنراوی گەشە پێدانی توانامرۆیەکانی کوردستان و عێراق و ناوچەکە. ئەمە بۆ تەمایەی بایەقدانێکی زیاتر بە کوردستان. کوردستان ئەمڕۆ پێگەیەکی ئارامە، پێگەیەکی گەشە سەندوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. ئەم زانکۆیەژی چەکە لە نمونە جوانەکانی کوردستان من هیوادارم لە ڕێگەی ئەم زانکۆی هەم خزمەت بە وڵاتەکەمان بکەین هەم ببێتە مایەی زیاتر پشتیوانی نێودەوڵەتی بۆ وڵاتەکەمان و بۆ گەلەکەمان. زانکۆیە ئەمریکی لە عێراقی لە باژارە سلێمانی لە ساڵا 2007 دەست بە بەرنامێن ئەکادیمی کرد. دووارن ڕۆژنامەگەریەدا خواندنین نێفنێتەوەیی تەکنۆلۆژیا زانیاریان ئەندازیاریە بڕێوەبرنا کارداری و ئەدەبی ئینگلیزی. بەڕای من کە خۆم تەڵەبە بووم لەوەدەر کە تەسیرێکی زۆر زۆر هەیە لەسەر داهاتووی وڵاتەکەمان لەسەر کوردستان و لەسەر عێراق و هەروەها لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڤژنێکی زۆر زۆر تایبەتی هەیە و خاصە لەبەرەوەی سیستەمەکە سیستەمی ئەمریکیە وامان لێ ئەکا بتوانین لەگەڵ هەموو سیستەمەکانی دنیا بتوانین بگونجێن و من کە خۆم بەواسطەی ئەم جامعە ئێستا توانین ماستەرس لە جامعەیەکی عینەن لە ئەمریکا بخوێنم کە ئێستا وەکو سیستەمەکان بەراورد دەکەم هەر وەکو خۆیەتی هیچ جیانیە. زانکۆیە ئەمریکی لە سلێمانی بە ئالیکاریە حکومەتە هەرێما کوردستانە عێراقی و بالوێزخانە ئەمریکی لە بەغدای و کەمپانیین کارتێ تایبەت هادامەزراندن و خوێندکارن تەڤایە دەڤەرێن کوردستانی عێراق و وڵاتین هەرێمێژی هەمبێز دکا. یەکەم ئاهەنگا دەرچۆنێ لە ساڵا 2012 بوو ji بۆ 37 خوێندکاران نەها پتر ji 1000 خوێندکاران ji pêkhatên cuda cuda li Zankoyê dixwînin. Zankoyê dîdara Silêmaniyê bi navê peymangeha xwendinên herêmê û cîhanê damezrandiye. Ji bo lêkolîn û diyalogê di nêvbera zana, vekoler, siyasetvan û rêberên siyasî de. وەختی خۆی حکوومەتی ئەمریکا کۆمەڵک هاوکاری کردوین کۆمەڵە خەڵکی ئەمریکیش و کۆمپانیای ئەمریکا هاوکاریان کردووە بەڵام مەبەسمانە هەمیشە زیاتر هاوکاری و هەماهەنگی بکەن لە پێناوی خزمەتکردنی کوردستان و ئەم پرۆژە زانستپەروەرەی کە دەمانەوێت بۆ ئایندەی وڵاتەکەمان بەسوود بێت. û ji bo geşekirina Zankoyê û vê dîdarê bi rêveberên Zankoyê bihîviya alîkariya diravî û menewî ne û kampêna xwe ya ji Washington dest pêkirîn digihînin navendên perwerdeya bilind li çendîn bajarên diyên Amerîka.
ژمارەی کەماتی ئاینەکان لە ئەمریکا زیاد دەبێت، داخوازیش زیاتر دەبێت قوتابخانە گشتیەکان تەنیا لە بۆنەی مەسیحیەکان نەکرێت بە پشودان، بەڵکو لە بۆنەی ئاینی ئەوانیش بکرێن بە ڕۆژی پشودان. ئەم مەسەلەیە بۆتە سەرێشە بە تایبەتی بۆ دەستەی پەروەردە لە ناوچەی مۆنتگۆمری لە وڵایەتی مێریلەند نزیک واشنگتن. لە زۆربەی خوێندنگەکان لە سەرانسەری وڵاتە گرتوەکانی ئەمریکادا کەمینەکانی ئاینی هێشتا هەتا ڕادەیەک لە ڕووی قەوارەوە بچووکن، بەڵام لە ناوچەی مۆنتگۆمری دانیشتوانی مسلمان بە ڕێژی نزیکەی لە سەدادا گەشەی کردووە. موسا سدیق خوێندکاری چواری سەرەتایی بە پەیامنێرانی ناوچەکەی گوت دەبێت ڕۆژی جەژنی قوربانی مسلمانان ببێتە پشوو. هەر کاتێک جێژەمەکەوێتە ڕۆژانی خوێندن دەبێت نەچم بۆ خوێندنگە و ئەوەش لە ڕاپۆرتی نێوڕەکانمدا دانووسرێت و بەمەش خۆشحاڵ نیم. زەینەب چۆدری چالاگوان دەڵێت هەرچەندە لەو ڕۆژانەی ئامادەی خوێندنگە نابین لێمان دەبورن، بەڵام هەر زیانی بۆ منداڵانی مسلمانی وەک موسا دەبێت. وانەکان دەخوێندرێن و مامۆستایان وانەی خۆیان دەڵێنەوە. ئەگەر تاقیکردنەوەکان بەر ئەو ڕۆژە بکەوێت تاقیکردنەوەکان دەکرێن و ئەگەر خوێندکارە مسلمانەکان نەچن بۆ خوێندنگەکەیان ئەوە تاقیکردنەوەکەی ئەو ڕۆژیان لەدەست دەچێت. ناوچەی مۆنتگۆمری لە ئەمریکا بەوە ناسراوە باشترین خوێندنگەی وڵات لە خۆ دەگرێت، هەروەها کۆمەڵگەی ئیتنی جۆراوجۆری تێدا و بۆنی جیاوازی تێدا دەگیردرێت. ئەم ساڵ پێشبینی دەکرێت جەژنی قوربان هاوکات بێت لەگەڵ جەژنی یۆم کیپوری جوولەکەکان و ئەو ڕۆژە خوێندنگەکان خۆیان پشویانە. باوانی مسلمانان بەم دوایانە کۆبوونەوەیان لەگەڵ دەستەی پەروەردەی ناوچەکەدا سازدا و تێیدا حاخامێکی جوولەکە پشتیوانی لە داواکاریەکەیان کرد. من بەباشی نازانم ئێمە باز لە بۆنەیەکی پشووی ئاینێکی تایبەت بکەین، لەبەرەوەی خوێندنگەکانی ئێمە خوێندنگەی گشتین. بەڵام ئەندامانی دەستەی پەروەردە گومانیان هەیە. ئەمە سوودی هەبوونی کۆمەلگە ئاینی جیاوازەکانی ناوچەی مۆنتگۆمریە. هەموو پشتیوانی لەمە دەکەین. لە بری ئەوە ئەوان هەمووان دەنگیاندا بۆ لابردنی ناوی هەموو پشووە ئاینەکان لە ساڵی خوێندندا لەوانە بۆنەی کریسمس. ئەمە هەوڵێکی تەواو پێچەوانەیە بۆ ئەوەی یەکسانی بۆ کۆمەڵگەی مسلمانان نەبێت. پاشان ساقب عەلی باوکو و چالاگوان ئەم کارەی بە هەڵەیەک ناوبرد. ئەمە ئاکامێکی خراپی لێ دەکەوێتەوە لە نێو کۆمەڵگەیەکی فراواندا بەرامبەر دەستەی پەروەردەی خوێندنگەکە و بەڕێوەبەرێتەکەشی. لە ڕاستیدا لە هەندێک لە کاردانەوەکانی سەر ئینتەرنێت خوێندنگەکان و مسلمانانی ناوچەی مۆنتگۆمریان بەوە تاوانبار کرد کە نادروستانە دژایەتی جەژنی کریسمس دەکەن. لەبەرەوەی وڵاتە گرتوەکانی ئەمریکا ئێستێکێکە لە هەرە ئەو شوێنانەی جیهان کە ئاینی جۆرا و جۆری تێدایە و هەتا دێت کەمینە ئاینەکانی ئەم وڵاتە دێنە دەنگۆ و دەڵێن ئێمەش لێرە هەین، ئێوە بۆنەکانی مەسیحی و جوولەکەکاندان لە ساڵی خوێندندا دیاری کردووە، ئەی ئەوانەی ئێمە کوان. چارلز هەینز دەڵێت ئەگەر قەواری کۆمەڵگەیەک بە هێندی پێویست گەورە بێت ئەوە دەتوانێت خوێندنگەکە رازی بکات لە بۆنیکی ئاینیدا خوێندنگەکە بۆ ئەو ڕۆژەدا بخرێت. بەبێ هەبوونی ئەو کارە ڕەنگە دەستەی پەروەردەی خوێندنگەکە بەبێ پێشلکردنی یەکەمین بژارکاری خوێندنگەکە بۆ ئەو ڕۆژە دانەخات. فرمانڕەوای شاری نیویۆرک بیل دی بیلاسیۆ لە میانەی هەڵمەتی ساڵی ڕابردوویدا بەڵێنیدا خوێندنگەکان لە گەورەترین شارەکانی ئەمریکادا بۆ جەژنی قورباندا بخات. ئەگەر ئەو بەڵێنی بباتە سەر ئەوە یاری دەدەر دەبێت لە بەجێگەیاندنی داواکاری باوانی مسلمانان لە ناوچەی مۆنتگۆمری و شوێنەکانی دیکەی ئەمریکا. سمکۆ عەزیز لە رادیۆی کوردی دەنگی ئەمریکا. و فیلمی بناوی کلاما دایکا من ji derhênera hunermendê Kurd Erol Mentiş xelatê baştirîn fîlmê Festîvala Sirayî ve wergirtiye. Vî fîlmê dîsan çendîn xelatên dî jî wergirtine. Ew çîroka dayîkek Kurd de li salên 1990 ji gundê xwe bar kiriye İstanbulê. Lê careka dî xaniyên wan yên Kurdan li dora İstanbulê jî dîsan têne wêran kirin û ew dikeve hezreta vegerê ji bo Kurdistanê. Klama dayika min berhemê karê 4 salan yê Erol Mintas û tîmê wî bû li Istanbul û Bayezîdê. Ew tomarkirina çîroka jiyana nivîskarekî ciwanê Kurd e 25 salan digel dayika xwe koçberî Istanbulê dibe piştî wêrankirina gundên Kurdan dişaranda. Ew xort û dayika xwe rastî derdeseriyeka nû dibin piştî taxê wan li Rexê Istanbulê avakirî wêran dibe û xelkê wê ji heftên veqetandin. ev dayika fîlma me de jî Nîgar xanim dest bi hesretiya welat dike, dest bi hesretiya gundê xwe dike û
دفکرک و همو جینارین وین تاخیده چونه وگریان کردستان گنده وی اوج دخوازه وگره ولات خواه اوج دخوازه وگره گنده خواه لی ولات نینه یعنی او گند نینه جبر که گند هاتیه شوتاندن اف فیلم بچه از کارم بیشم اف جنراسیونا کو نیگار تمثیل دکه یک جنراسیونا که علی کره دایی که یعنی او نویسکار جوان تمثیل که دو جبر کو جنراسیون که نوع جهه یه کردان لستانبولی اوانا جی به دو زمانه و جیان افعال استانبول آواد کن وقت زمان ترکی و کردی به هفره و وی داره جیان که مدرن خورا آواد کرنه و ادکارم بیشم که اف جنراسیون وقت جنراسیون که استانبولیه یعنی وگرن باجاره که کردستان جی نکارم بیشین لباجاره کردستانه درهنری فیلمی آرلمنتاس باور دکا پرسگریکن میلیون کردان لباجارن مازنین ترکیا جدایا جی پرسگریکن وان لکردستانی چونکو نفشک نو پیدا بویا و وی دی فیلمی کلاما دایکا من دا ویایا وی لاینی جی خویا بکا فیلم مده حسرت دایکا نیگار د فیلم مده او حسرت جنراسیون که دایکن کرد بو او آلیکی و دایکن شمیه یعنی جوکی اونج زانم و داره استانبول او دایکن شمی تیم با هفدو بانک دکن کو زاروک وان بین دیتن فیلم من بچگی در حق ایشو علم و دایکی حسرت و دایکی بو دایکا نیگار بو آلی دیوژی بسر بریاج کاراکتر نویسکار علی یعنی کره دایکی بوی ریاوی کاراکتری واجی مخواست کو از بچکی نشان بدم بچکی هم تماشاوان خراجی ریا که وکم بون نقاش کردن جیانا کردان استانبول کا کرد چا دجین جبر کو حتی نا دما کو فیلم تینه چکرن در حق کردا دا تنه دبی یعنی تنه işte ev ظلم لمهات کردن ev چه بو ev هات سرمه فلان اما ev filmi de من خاص از بیشم کو ام جی نوا جیانی دانه ام جی دجین ام بیشن فکری وانین در حق پیش روزه دا آواکرنا جیانه که نویا مدرن لباجارن مزن نفشی وانین وسا نوجی هنه کلاما دایکا من چندین خالات ورگرتنا و دنگ ودا د میدان سینما ترکیه دا لی درهنری فیلمی دخوازه فیلمی خواه لی دورین دین جهانی جی بلاو بکه yani sala borî li Sarajevo Film Festival wê derê me premiera cîhanî wê derê kir li wir wê festivalê da xelata fîlma herî baş û lîstikvanê serekeyê lîstikvanê mêrê herî baş jî me ev du xelat wê derê wergirt paşê li Fransayê Nantes Film Festival wê derê jî Silver Balloon yani wekî fîlma duyemîna herî baş û خلاطا تماشاوانان me girt ve derê paşê jî me premiera Tirkiye li Festivala Portekala Zerîn li Antalyayê me wê derê premiera xwe wê derê kiriya Tirkiyeyê wê derê jî me çar xelat girt yek ya fîlma yekema herî baş müzîka herî baş û lîstikvanê serekeyê herî baş û lîstikvanê alîkarê herî baş wê derê jî me çar xelat girt paşê jî fîlm kete tiyatroyan li Tirkiyê سپاسان دەکەین سرنجستان خستە سەر بەرنامەی ئەمڕۆی کورد کۆنێکشن لێرەدا گەشتینە کۆتایی بەرنامە لەلای منەوە محتەبەر شێروانی ماڵتان ئاوەدان بێت و ez dexilêşemo hêviya rojên xweş ji we radikim heta bernamebê li roja sêşemê hûn dikarin vê bernamê li ser rêkên yan websaytê dengî Amerîka jî temaşe bikin. Xuda hafiz.